Sazan tempo. Hafash Abbas كمان جاكا.
شێر و گۆرانی لا دنیان تۆی ژیان و خۆشی لا دنیان تۆی ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵ پڕ لە ژانم کیژەکەی کافرۆش ئازەر ساڵیە دووری باڵات بۆیە ڕەش بۆشم چاوان دەگێڕێم ماخەڵ دەکێشم لە دووری باڵات بۆیە ڕەش بۆشم لا دنیان تۆی ژیان و خۆشی لا دنیان تۆی ژیان و خۆشی دڵم مەشکێنە دڵ پڕ لە دووری باڵات پشتم چەماوە خواردنم خوێناوە خواردنم خوێناوە لە دووری باڵات پشتم چەماوە خواردنم نییە خواردنم خوێناوە لە دنیا تۆی ژیان و خۆشی لە دنیا تۆی ژیان و کیژۆڵەی چاوڕاش و جوان چەندە نەرمونیانی بە چاوی ڕەشدا دیارەکە خەڵکی کوردستانی خەڵکی کەمشار و گوندی ماڵتا لەکوێیە بۆنی بارانە و بۆنی نەرگیزت پێیە خەڵکی کەمشار و گوندی ماڵتا لەکوێیە بۆنی بارانە و بۆنی نەرگیزت شوي قلاي بايدة بسروة دشنيتوا فيك شيريني كردي بدم ناس داريتوا شوي قلاي بايدة بسروة دشنيتوا تندر فينا تندف سونامية كان قايش كيجي خولو بيكوتاية تندر فينا تندف سونامية
دەست خۆش مامەتال ئاوڕێیانی عەزیز گەڕیانێک سنەی ئەوانەوە سنەیە زانم فەرموو دواتر هەڵ شادیەکەینەوە بەسەر هاتی دڵێداریم بۆتە باسی ئەم شارە بەسەر هاتی دڵێداریم بۆتە باسی ئەم شارە هەموو خەڵک دەیزانێن بێوەفا بووی ئەم جارە هەموو عالەم دەیزانێن بێوەفا بوویت ئەم جارە عشقی من داستانێک بوو هەموو عالەم پێیزانی کەچی تۆ خستە ژێر پێت منیش بووم با قوربانی بەسەراتی دڵێداری بۆتە باسی ئەم شارە هەموو خەڵک دەیزانێن بێوەفا بوویت ئەم جارە هەموو عالەم دەیزانێن بێوەفا بوویت ئەم جارە Karda men ol paran dek rasmiyaga ay dili منیش مشتاقة توانا يا زاردناك خوش مليرة أوارام وازم لي بيني شاكا بەسەراتی دڵداری بۆتە باسی ئەم شارە هەموو عالەم دەیزانێن بێوەفا بووی ئەم جارە هەموو خەڵک دەیزانێن بێوەفا بووی ئەم جارە Hey, 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 hey.